دەبێتە مەترسێکی نوێ لە بەردەم جیهان سەرچاوەی ڤایرۆسەکە چییە و لەکوێ بڵاو بۆتەوە. لە دوای کۆتایی هاتنی مەترسیەکانی کۆرۆنا ڤایرۆس ئێستا ڤایرۆسێکی دیکە بەرۆکی مرۆڤایەتی گرتووە و زۆرینە بە مەترسی دەزانن، بۆ ئەوەش تەندروستی جیهانی هاتۆتە سەرخەت و ڕوونکردنەوە دەدات. ڕۆژی چوارشەمەی ڕابردوو کەشتی MV هۆندیۆس کە ئێستا بۆتە جێگەی سەرنجی نێودەوڵەتی شاری پرایابەی لە کیپ ڤێردی بەجێهێشت و بەرەو تێرنیفی لە دورگەکانی کەناری ئیسپانیا بەڕێکەوت و بڕیارە ڕۆژی یەکشەمە بگاتە شوێنی دیاریکراو. ئەوەی جێی سەرنجە کەشتێکە 150 سەرنشینی لەخۆ گرتووە و تا ئێستا سێ لەو سەرنشینیانی کەشتێکە بەهۆی توشبوونیان بە ڤایرۆسی هانتایجانیان لەدەستداوە و بەوەش هیچ وڵاتێک ئامادە نییە سەرنشینیانی کەشتێکە وەربگرێت. کریستیان لیندمایر وتەبێژی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە جنێڤ ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند هانتا ڤایرۆسێکی مەترسیدارە، بەڵام تەنها بۆ ئەو کەسەی تووشی بووە. مەترسیەکانی بۆ سەرخەڵکی گشتی زۆر سنووردارە. ئاماژەی بەوەش کرد ڤایرۆسی هانتا زۆر خێرایە لە بڵاوبوونەوە و لە ڕووی مردنەوە خێراترە لە کۆڤید-19. ڕێکخراوی تەندروستی جیهانیش دڵنیایی دالەوەی کە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی هانتا لە جیهاندا زۆر سنووردارە. لەبارەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و هۆکارەکەی ئەوەی تا ئێستا ڕوونە ئەوەیە کە هۆکاری بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە جرجە. باس لەوەش دەکرێت ڤایرۆسی هانتا ڤایرۆسێکی نوێ نییە، بەڵکو لە ساڵی 1976ەوە بوونی هەیە و لە ساڵی 1993ەوە تاوەکو ساڵی 2023 نزیکەی 600 کەس لە ئەمریکا وەکو توشبووی ڤایرۆسەکە تۆمار کراون. زانیاریە تەندروستیەکان ئاماژە بەوە دەکەن ئەم ڤایرۆسە گەر بە زووی چارەسەر بکرێت نابێتە مەترسی، بەڵام ئەگەر ڕێیەکاری پێویست نەگیرێتە بەر ئەوە دەبێتە مەترسی جددی و باگەریکی زۆرەوە دەبێتە هۆکاری گیان لە دەستدانی کەسی توش بوو. لە کۆتاییدا دەپرسین ئایا مەترسیەکانی ئەم ڤایرۆسە دەبێت ڕۆژێک لە جیهان کەرەنتینە دروست بکاتەوە هاوشێوەی کۆرۆنا ڤایرۆس یا ڕێکاری بەپە لە ڕەنگە دۆخەکە کۆنتڕۆڵ بکات؟ ئەمەش لە داهاتوو دەبیندرێت.